بەڕێزان خۆشەویستان، بابەتی لەبەرکردنی بیستنی یعنی یادگی سەمعی خوای گەورە فەرمێت چی والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا. خوای گەورە لەسکی دایکتان ئێوەی دروست کرد و ئێوە هێناوێ بوون لا تعلمون شيئا، هیچ شتێکتان ئازانی، يعني خاليا نقيا طاهرا نظيفا من أي أفكار ومعتقدات. کاتە تۆ لەدایک بوویتە پاکی، هیچ بیر و باوەڕێکی غەڵەت نییە، ئەوخوای گەورە هەموو ئەندامەکانی دروست کردووە و بەردەوام لە گەرش پێدانایە و تۆ لە بەرەو پێشچوونیت بۆ ئەوەی تۆ چی بکەیت، دەست بەکاربێنی گەدە و ڕیخۆڵە و گورچیلە و مێشک و ئەنزیمەکان و هۆرمۆناتەکان، هەر یەکە و ئیشێکی خوای گەورە پێی سپاردووە و تۆ فێری ئەبیت. ئەنجا فەرمێتی وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. خوای گەورە سمع بیستنی پێداوین، وجعل لكم السمع والأبصار والأفئدة دڵ، ئەم سێ هۆکارە باشترین و بەسترین هۆکارن بۆ ئەوەی ئینسان فێر بێت و بەرەو پێشەوە بچێت. وطبعا سمع و بیستنی پێشی بینین خستووە. یادگەی بیستنی یادگەی سەمعی یەکێکە لەو یادگانەی کە تقریبی 100 بۆ 200 ساڵەکە بێ کە منهەجی بەریتانی هاتە ناوچەکانەوە، یادگەی بیستنی و سەمعیان پەک خست. ئەگینا مرۆڤایەتی پێشتر هەموو شتێکیان بە سەمعیە کرد، حتا لە سەردەمانی زۆرترە خەڵکی شعری زۆر سەدان بیت و هەزاران بیت شعری لەبەرە کرد، یەکجار ئەیبیست و لەبەری ئەکرد و پێویستی بە دووبارەکردنەوەش نەبوو. یان زمانێک کەسێک ئەچووە سەحابەیەک ئەچوو بە وڵاتێک داوایە کرد، زوو فێری زمانەکە بوو داوایە کرد، یان ئەوان زوو لێتی ئەگەشتن و مرۆڤایەتی بەردەوام لە ڕێگەی چیرۆ خوێندنەوە، مەسەلەن جیل بۆ جیل قسەکردنەوە ئەمانەوە یادگەی سەمعیان ئیشی کردووە و بەردەوام لەبەرەوە پێشچوو نەبوو. بەڵام ئەم یادگەی سەمعی و بیستنیە ئێستا شبه معطل، يعني وای لێ هاتۆ جامد بۆ هیچ نابیسێ، هیچ بەکار نایێن، تەنها ئەیبیسین، هیچ لەبەرکردنێکی پێ ناکرێ و شتێکی پێ نابیستنرێ و هیچ ئیسپادەیەکی لێ ناکرێت. ئەمە بەداخەوە لەبەر ئەوەی حتا ئێستا لە مەکتەبیشە گرنگی بە یادگەی بیستنی و سەمعی نادێت. يعني بۆ نمونە قەت نابینی لە مەکتەبە مامۆستا بڵێ ئەم بابەتە بۆ لەبەرکردن یاڵا ئێستا گوێ بگرن هەمووتان شتێکتان بۆ خوێن هەمووتان لەبەریکە، بەڵکو هەر بینینە وێ هەموو هێزەکە دراوەتە بینین. خۆشتانزان بە غەڵەت بەکارێن هەموو يعني پرۆسەی تعلیم و فێربوون سەرەکە لە وڵاتی ئێمە کابرا 12 ساڵ تا پۆلی 12 پڕی خەریکە بێت، 4 ساڵی زانکۆ سوزام ئەوەنە هەر کێشی لەبەرکردن ئەوە هەیە. مۆزوعێکی بەسیط سەری هەر کێشی تێ هەیە، یەک شت پێت ناڵێن چۆن بەکاری بێنی، چۆن مێشک بەکاربێنی. ئەم یادگەی بیستنیە چییە؟ هیچ مامۆسایەکت باسی نەکردووە، هیچ دکتۆرێک کەسێک وەیە بینی سەدان و هەزاران و ملیۆنان و ملیاران خەڵکیش بەکاری ناهێن. یادگەی بیستنی زۆر گرنگە، یادگەیەکە یعنی ئەگەر ڕەنگە سەرەتا ئێستا قورس بێ بەڵام دوای هەستەکەی چێژی زۆرترە، یعنی تۆ لێدێک کە بە بینینیش لەبەرەکەی ئەمجا بە بیستنیش شت لەبەرەکەی ئەوەی کە ببینی تا ئێستا پێی فێر بوویتە، ئەمجا بە بیستنی چی ئەەکەی تەرکیز زیاتر ئەەکەی لای، چکە بۆ تا ئێستا ڕاهێنان نەکردووە، تا ئێستا ئەم یادگەی بەکار نێنەوە، يعني پیان نەوتویتە وەڵام ئەمە شتێک بخوێنەوە بۆ تو لەبەریکە، بەڵام خۆی لە ڕاستیە شتەکە مێشک لەبەری ئەکات، نەک چاو نەگوێ. ئەمانە تەنها دوو دەرێچن، ئەچن یا ئەم یادگەی بینینی سەمعی بەسەری بەهێز ئەکات لە ناو مێشکە، ئەویش یادگەی چی سەمعی و بیستنیە. کاتێک تۆ شتێک لەبەر ئەکەی ئەیبینیت، تەنها ئەوەی ئەیبینیت خۆ نازانی ئەم شتە مێشک لێکدانەوەی بۆکە، قاڵبی شتەکە وەرئەگرێت، وێنای بۆ ئەکا شتەکە تەنها پێ ڕاهەتیت. یادگەی سەمعیش هەروایە، فایلێکی مەلفێکی سەوتیە ABC. کاتێک کەس شتێکت بۆ خوێنێتەوە تۆ هەستەکەی ئەم سەوتە سافە، ئەم سەوتە زبرە، ئەم سەوتە دوورە، ئەم سەوتە نزیکە، ئەم سەوتە گڕە، ئەم سەوتە ناسکە، ئەم سەوتە چۆن، ئەم ئاگە لە دەنگەکە هەیە. فایلی سەوتێک کە تۆ سەوتەکەت ABC مێشک تەخەیول ئەکا، تەخەیول خەیاڵکردنی بۆکە لە مێشکە لەیەکی داتا ئەڵێ ئەم سەوتە دەنگەکە شکڵ و شێوەکەی ئاوار لە ناو مێشکە تەخەیولی بۆکە. کەواتە شتەکە چییە؟ لەسەر چییە؟ تەخەیولە لە مێشکە. وە چییە؟ ئامادەبوونی زیهنە، ئامادەبوونی مێشکە، ئامادەبوونی زیهن و مێشکە بۆ ئەوەی ئەم شتە لەبەرکە. واتە کاتێک کە تۆ شتەکە لەبەر ئەکەی ئەتەوێ لەبەریکەی مێشکت ئامادە ئەکەی، نیەتت هەیە، هیممەتت لەگەڵێ هەیە بۆ ئەوەی ئەم شتە لەبەرکە، بە تەرکیزێکی تاوە، بە ئاگاییەکی تاوە، ئاگەر لەم کەلیماتانە هەیە، لەم قاڵبی هەیە، لەم ڕستە ئەیخوێنێتەوە، گوێ لە سەوتی کەسەکە ئەگریت، ئەڵێ ها ئەم سەوتەی لێرا وتی لێرا وەستا، ئەمە دەنگەکەی ئاوا شکڵ شێوەکەی لای لە پێشا خۆت خەیاڵی بۆ ئەەکەی لە سەوتەکە، لە معناکەی، لە کەلیمەکە.
یا کەلیمەکەتی ئەگەیتێ ناگەیتوانی خەیاڵێکی بۆ بکەی دیدن ئەوەکی ترەوە، یعنی هەر هیچی لێ تێ نەگەیتوانی خەیاڵێکی بۆ بکەی لە مێشکی خۆتە، یان مێشک خۆی ئۆتۆماتیک خەیاڵی بۆ بکات، تەنها ئەوەیە کە ئەم فایلە دروست بێتەوە. بەڵام وەکو وتمە بەهۆی بە زۆرهی بەکارنەهێنانەوە سەرەکەی ئەم یادگەیە وەستا و وشک بووە، بەڵام ئێمە وردە وردە هەڵ دەدەین کە ئەم یادگەی بخێنەوە ئیش لە قورسەوە قورس دەست پێەکەی بە وردە وردە ئاسانە بێتەوە، دوایەوە خۆت وا لێدە سەفەرتەربەکان ئەڵێ سەرەتا زۆر قورس بە بەڵام ئێستاکێکە لە یادگە خۆشەکان هەستەکەم زۆر مرتاحم، کەسی قسم بۆکە تەرکیزەکە دەمە لای قسەکانی، گوێم لە هەموو کەلیماتەکان لە دیێڕەکان هەیە، وە گوێم لە خۆم هەیە ئەڵێم چی و ئاگام لە قسەکانی خۆم هەیە،